هەڵبەتە ئێمە زانین ینی نەک باشووری کوردستان ئەسڵەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە قەیرانێکی شەڕدایە، یعنی لە قەیرانێکەیە کە دوژمنان هەموو کاتێک یاخود سیستەمی سەرمایەداری یاخود هێزی نێونەوتەوەی هێزە هەژمونگەراکان بۆ ئەوەی کە لە باشووری نەک لە باشووری کوردستان بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر ئارامیەک هەبێت کەواتە ئەوان ئەو دەسەڵاتیان نامێنێت لەسەر با بڵێن کۆی سیستەمی جیهانی بۆیە بەردەوام هەوڵی ئەوە ئەدرێت کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شەڕ و پێکدادان بەردەوامی هەبێ. ئەم شەڕ و پێکدادانان تەمان هەڵبەتە بەگشتدا چوونی یەکتری مەسەرەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەزانین لە سیستەمێکایە کە فرە با بڵێن فرە مەزهەبەکانە، فرە ئاینەکانە، فرە کەلتورەکانە، فرە زمانەکانە. بۆیە هەوڵدان دائمەن لە هەوڵدان بۆ ئەوەی ئەو ململانیانە بەردەوام بێ کە ململانیە بەردەوام بوو هەڵبەتە شەڕ و ئاژاوە دروست دەبێت. ئەویش لە قازانجی سیستەمی سەرمایەداریە چونکە هەم چەق و تەقەمەنیەکانیان بەچی شێوازێکە ساغ بکەنەوە، یەک دوو هەم چۆن دەست بگرنە سەر کۆی داهاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕووی مێژویەوە مێژوویەکی ئەجگار گرنگ و با بڵێن دوور و درێژی هەیە و بەهۆی ئەو مێژوەی کە هەیەی تەبعاً مێژوەکان لە ڕووی کللتوریە، لە ڕووی ئابووریە، لە ڕووی سیاسیە، لە هەموو ڕوویەکان تەنانەت لە ڕووی دەوڵەت دروستبوونی دەوڵەتیشەوە بامان شێواز. بەڵام کە چەقی ململانیەکان ئەوەی کە ئێمە ئەزانین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کوردستانە، کوردستان بەگشتیە. بۆیە دژمنانی گەلی کورد بەگشتی لە هەر جێگایەک بن هەوڵی ئەوە ئەدەن کە ئەم پارچەبوونە هەر بە بەردەوامی بمێنێتەوە. بۆیە پارچەبوونەکە ڕاستە 100 ساڵی بەسەر لۆزانە تێپەڕی بەو هۆیەوە کە کوردستان دابش بۆ سەر 4 پارچەکە، بەڵام لە هەر پارچەیەکیشە ئێستاکە ئەیانەوێ بە داگیرکاری هەبێت. طبعاً نوێنەری ئەو سیستەمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێمە ئەزانین کە نوێنەری سەرەکییان کە دەوڵەتی داگیرکاری تورکیایە. بۆیە تورکیا بەردەوام لە هەوڵی ئەوەدایە و دوو هۆکاری هەیە. یەک گەڕانەوەی سیستەمی عوسمانی یاخود ئیمپراتۆریەتی عوسمانی جارێکی تر لە ناوچەکەیە کە بێوێت چۆن هەژمونی خۆی بڵاو بکاتەوە. دوو نوێنەرایەتی ئەو سیستەمە دەسەڵاتداریە سەرمایەداری جیهانیە کە لێرەیە هەیە. بۆیە دەوڵەتی داگیرکاری تورکیا بە هەموو هێزیەوە بە هەموو توانایەکەوە بە هەموو توانای ناتۆوە هێرشی سەرگەلی کورد دەکات و بە تایبەتی لە باشووری کوردستانە کە ئەزانین ئێمە بەردەوامی هێرشەکانیش هەیە و کە بە بەردەوامی لە هەموو ڕۆژێک یان بۆ بەرانی کوردستان ئەکرێت. تەوان ئەوەی ئەزانین کە لە دوو ڕۆژی ڕابردووە کە چوو بەهۆی ئەو زەبرەی کە لە باشووری کوردستان بەری کەوت تۆبارانی ڕۆژئاوای کوردستانەکە هەڵبەتە نەوەستاوە لە تۆبارانکردنی باشووری کوردستان بە هەموو بەکارهێنانی هەموو جۆرە تەقەمەنیە کە قەدەغەکراوە لە هەموو جیهانە و بەڵام جیهانیش ئەبینین هەمویان بێدەنگە لە هەستی ئەوە. هەڵبەتە ئێمە ئەگەر ئەوە ئەبێ بگەڕێتەوە بۆ مێژووی دروستبوونی ئەو حیزبانەی لە باشووری کوردستانە کە هەیە بە تایبەتی حیزبە دەسەڵاتدارەکانی باشووری کوردستانە، چونکە ئەم حیزبانە هیچ کاتێک هەڵقوڵاوی با بڵێن ناو گەل نین یاخود گەل درستی نەکردووە یاخود خۆی کەسایەتیەک نەبوونە یاخود کەسایەتی نەبوونە کە شۆڕشێک دروست بکەن بە پێچەوانەوە ئەمانە بە دروستکراوی زلهێزەکانی جیهانن لە دوای شەڕی جیهانی دووهەمەوە. هەڵبەتە هەر هێزێک ئەگەر خۆی هەڵقوڵاو یاخود ڕێبەرەکەی هەڵقوڵاوی ناو گەل نەبێت، پشتی بە هیچ هێزێکی دەرەکی نەبەستی بێ، تەنها پشتی بە گەل بەستی بێت و پشتی بە ڕێخستنی گەل بەست بێ، هەڵبەتە ئێمە ئەزانین بەردەوامی ئەم پاشکۆیانە بەردەوامی ئەبێت. بۆیە ئەبینین دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان بەهۆی ئەوەی کە نیازی ئەوەیان نییە کە باشووری کوردستان بەرەو ئاقارێکی باش بڕوە یاخود هەڵسانەوەیەکی باشووری کوردستان هەبێت لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی دیبلۆماسی، لە ڕووی عەسکەریەوە. بۆیە بەردەوام مەجبورن پاشکۆی یان هێزە ئەقلیمیەکان بن یان هێزە زلهێزەکان بن. بۆیە ئەوەی حکومدارانی هەرێمی کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان چونکە ئێستا ئەو حکومی باشووری کوردستانەکە هەموو دەسەڵاتەکان لەژێر دەسەڵاتی ئەوایە،
هەرسێ سەرۆکایەتێکە ئەزانین کە لە باشووری کوردستانە هەرسێ سەرۆکایەتەکەی هەرێم پارتی دیموکراتی کوردستانە تەنانەت زۆربەی وەزیرەکان و یاخود زۆربەی تەنانەت بۆ هەڵوەشانەوەی پەرلەمانیش پارتی دیموکراتی کوردستان ڕۆڵی سەرەکی هەیە بۆیە ئەوان با بڵێن تاوانباری یەکەمن کە ئەم ڕۆژەی باشووری کوردستان هاتۆتە ئاورە ئەوان تاوانباری یەکەمن چونکە پاشکۆی سیستەمێکی دەسەڵاتدارێتی ئیقلیمیە کە ئەویش دەوڵەتی داگیرکەری تورکیایە ئەگەر باشووری کوردستان بەو شێوازە یاخود ینی حکومدارانی باشووری کوردستان ئێمە وەکو گەل باسی ناکەین چونکە گەل جیاوازە دەسەڵاتدارانی باشووری کوردستان ئەگەر بەهاتایە بیریان لەوە بکردایەتەوە کە چۆن سوود لە ئەزمموی ڕۆژئاوا وەرگن هەڵبەتە با بڵێن ئەو سنوورەیان دانا ئەبران لە باشووری کوردستانە هەوڵی ئەوەیان نەئەدا کە خەندەق هەڵبکەنن بۆ ئەوەی ڕۆژئاوای کوردستان نەتوانێت با بڵێن سوود لە هەندێک با بڵێن بتەوێنێتەوێ باشووری کوردستان ماوەی 33 ساڵە چۆن بڵێن لە ئەزمموونێکی جیاوازدایە بەڵام ئەم ئەزممونە وای لێ هاتووە کە بۆتە شێوازێک لە دەسەڵاتدارێتی کە پارتی دیموکراتی کوردستان وەکو باسمان کرد کە حکومداری باشووری کوردستانەکە نەک بۆ ئەوەیە بژێ و ژیانی خەڵکەکە یاخود ببێتە هێز و توانایەک بۆ سێ پارچەکەی تر بە پێچەوانەوە بوو بە دوژمنی پارچەکانی تر یەک بۆ تەنانەت بۆ گەلەکەی خۆشی وای کردووە کە گەلی لە خراپترین دۆخدا بژی بۆیە نەک تەنها ئەزممون وەرگێت بە پێچەوانەوە پێی بکرێت لێشی ئەدا پێی هەرچەنێ هەوڵدانی زۆری هەیە چونکە کە کاتێک ئێمە ئەڵێن هاوکاری دەوڵەتی داگیرکەری تورکیاکە کەواتە یارمەتی داگیرکەرانەکە ناڕاستە و خۆ کە هێرش بکرێتە سەر ڕۆژئاوای کوردستان چونکە بربەستکردن و نەهێشتنی هاتوچۆکردن لە نێوان باشوور و ڕۆژئاوادا دروستکردنی خەندەق لە نێوان باشوور و ڕۆژئاوادا ئەمانە ئیشی دوژمنکاریە ئیشی با بڵێن دۆستایەتی و یاخود دوو ئەزمموی کوردی بە یەکەوە بتوانێت هاوکاری بێت و بتوانێت بێتە هێزێک سبەینێ بەرامبەر هەر دوژمنێکی جیاواز بەڵام ئەوەی کە ئێمە ئەیبینین ئەو پارتی دیموکراتی کوردستان بە پێچەوانەوە نەک تەنها بەرامبەر بە ڕۆژئاوای کوردستان بەرامبەر بە باشووری کوردستانیش بۆتە دوژمنێک چونکە ئەو دوژمنکاریەک ئەو ئابووریە سەختی کە ئێستا باشووری کوردستان پیاتی ئەپەڕێ هەڵبەتە ئەمەش چۆن بڵێن هێزێکی دوژمنکاریە کە لە باشووری کوردستان بەکارێن چونکە هەمان سیستەمی تورکیا ئێستاکە کە لە داڕوخانی ئابوووریەکە ئێستاکە هەمان سیستەم لە باشووری کوردستان شابەڕێوە ئەچێ ئەوەی باسی لەوەش ناکەین لە ڕووە کللتوریەکە باس ناکەین لە ڕووە شەڕ و با بڵێن هێزی ئەسکەریا و باس ناکەین چونکە ئەمانە هەمووی هێزی دوژمنکاریە کە ئێستاکەش لە باشووری کوردستانە کە پەیڕەو ئەکرێ دژایەتی ڕۆژئاواش ئەکرێ نەک ئەزمموی لێوەرگێ ئەگەر و بەهات پابیویستە ئەزمموی لێوەرگێ ئەسڵەن ئەبوو هەردوو لە ئەبوو بە هێزێک ئەبوون بە هێزێکی جیاواز بۆ دوو پارچەکەی تریش و ئەبوون بە هێزێکی جیاواز بەرامبەر بە گەورەترین دوژمنیش کە سیستەمی سەرمایەداری جیهانیە بەڵام هەڵبەتە هەم سیستەمی سەرمایەداری جیهانی و هەمیش داگیرکەران هیچ کاتێ ڕێگا بەوە نادەن کە ئەو ئەزممونە جارێکی تر ئەوەی کە لە ڕۆژئاوای کوردستانە هەیە بۆ ئەوەی لە باشووریشانە بێ بۆیە سێرەکەی ئەو پێکدادانە ئەگەر لە ڕۆ سیاسیەکەش بێ هەرڕوئەدا ئەو پرۆسەی کە لە ڕۆژئاوای کوردستانە هەیە ئەو خۆبەڕێبەری لە ڕۆژئاوای کوردستانە هەیە خۆبەڕێبەرێکی جیاوازە بۆ چونکە ئەو سیستەمە لە بنکەوە دەست پێ ئەکا با بڵێن لە کۆمینەکانەوە لە گەڕەکەکانەوە لە گوندەکانەوە دەست پێکە هەتاکو ئەگاتە ئاسی هەرە ژوور بەڵام ئەوەی لە باشووری کوردستانیانە ئەبێ ئێمە جیاکاریەک بکەین لە نێوان سیستەمی خۆبەڕێوەبەری دیموکراتی لەگەڵ سیستەمی باشووری کوردستان کە سیستەمێکی دەسەڵاتدارێتیە چونکە ئەبێ ئێمە بزانین خۆبەڕێوەبەری چی شێوازێکە و دەسەڵاتداری چی شێوازێکە دەسەڵاتدارێتی کەواتە لەسەرەوە ئەمجا شۆڕە بێتەوە بۆ خوارەوە کە سیستەمێکی دەسەڵاتدارێتی حاکمی یەکەم هەیە بەڵام خۆبەڕێوەبەری دیموکراتی بە پێچەوانەوە لە بنکەوە دەست پێکا ینی لە خوارەوە دەست پێکا بۆ سەرەوە جێبەجێکاری داخوازیەکانی خوارەوەیە نەک دەسەڵات بکات بەسەر خوارەوە ئەمە یەک دووهەم خۆبەڕێوەبەری دیموکراسی کە لە ڕۆژئاوای کوردستانە هەیە ماوەی تەوانێ مەزانی لە 2011ەوە
ئەو شۆڕشە بوو هەتاکو ئێستاکە ڕۆژئاوای کوردستان لەناو شەڕایە هەتاکو ئێستاکە ڕۆژئاوای کوردستان لە حەسارێکە یاخود لە حەسارێکی تونددایە کە سێ هێزی گەورە کە ئەویش با بڵێن سووریایە تورکیایە لە باشووری کوردستانشە حەسار خراوەتە سەر ڕۆژئاوای کوردستان لەگەڵ ئەوەشە توانایەکی جیاواز چونکە هەموو ئەو داهاتانیان کە هەیە چۆتە خزمەتی خەڵک چۆتە خزمەتی گەلک داهات بە شێوازێک بەکارەهێنن کە وای لێ نەکەن زیادەیان هەبێت زیادەکە بۆ داهاتۆ چونکە ئەزانن ئەو ئابووری ژێرخان و سەرخانی با بڵین ڕۆژئاوای کوردستان ئەمە هی نەوەکانی داهاتەوە بەڵام بەداخەوە لە باشووری کوردستانە بە پێچەوانەوە چی داهاتی ژێر زەوی هەیە هەمووی دەرئەکەن و هەمووی بۆ بەرژەوەندی شخصێک یاخود حزبێک بەکار ئەهێنرێت گەلیش بەم شێوازەیە هەڵبەتە ئەگەر هەمان سیستەمی ڕۆژئاوا لە باشووری کوردستانە پەیڕەو بکرێ نە قەیرانی سیاسی ئەمێنێ نە قەیرانی ئابووری ئەمێنێ نە قەیرانە سەربازیەکانیش ئەمێنێ بۆیە ئەمانە هەمویان بەیەکەوە تەنانەت قەیرانی دیبلۆماسیەکانیش نامێنێت چونکە ئێمە ئەوەی کە ئەزانین ئێستا باشووری کوردستان لە قەیرانی دیبلۆماسیشایە چونکە بتوێنێتێ نەتەوە یەکگرتوەکان کە نوێنەرەکان بلاس خاردە زوو با بڵێن ئاگاداریەک ئەداتە با بڵێن سەرانی هەرێمی کوردستان ئەڵێ کە ئەگەر و بێت و بەم شێوازە بێ ئێوە ناتوانن بەردەوام بن بۆیە کە چارەسەری قەیرانە سیاسیەکان کرا چارەسەری قەیرانە ئابووری و کولتوری و کۆمەڵایەتی و هەموو قەیرانەکانی تریش ئەکرێ بۆیە ڕۆژئاوای کوردستان 3 ساڵە خەریکی ئەو پرۆژەیان کە ئەویش پرۆژەی با بڵێن دەستورە ئەوان کە پێی ئەڵێن هاوپەیمانی کۆمەڵایەتیە بۆیە ئەم دەستورە کە لە ڕۆژئاوای کوردستان هەیە ماوەی 3 ساڵە خەریکن ماوەی 3 ساڵە ئەنجام درێ بەڵام لە باشووری کوردستان 3 جار چۆن بڵێن ڕەشنووس پێشکەش بە پەرلەمان کراوە بەڵام خوێندنەوەی بۆ نەکراوە کەواتە خەلەلەکە لێرەیە خەلەل لە دەسەڵاتدارانی هەرێمی کوردستانە لێرەدا چارەسەر خۆی لە نەمانی سیستەمی دەسەڵاتدارێتیە نەمانی سیستەمی دەسەڵاتدارێتی بە چی شێوازێکە تۆ ئەبێ گەل خۆی بەڕێخستن بکە گەل خۆی بێتە لای یەکتری چونکە ئێمە ئێستا ئەو کێشەیەمان هەیە دەسەڵاتدارانی هەرێم کارێکیان کردووە کە متمانە لە نێوان حزب و با بڵێن حزب و گەلان نەماوە وایان لە گەل کردووە لە گەل ئەو متمانە تەنانەت لە نێوان خۆشیانە نەماوە بۆیە ئەبێ گەل خۆی هەوڵێکی ئەوە بدا متمانە جارێکی تر بۆ خۆی بگەڕێنێتەوە بتوانێ ڕێخستنێک بێتە لایەکتری بۆی ڕێخستنی خۆی ئاوا بکات لە بنکەوە دەست پێ بکات و لە کۆتایەکەشە سیستەمی دەسەڵاتدارێتی نەمێنێ چونکە هەتاکو سیستەمی دەسەڵاتدارێتی عقڵەتی دەسەڵاتدارێتی عقڵەتی پاوەخوازی بمێنێ باشووری کوردستان هەر بەم شێوازە ئەمێنێ بۆیە ئەبێ گەل خۆی هەوڵدا بێتە لایەکتری بۆ ئەوەی بتوانێ طبعاً ئەمەش زیاتر بە هێزی ژن ئەکرێ چونکە ئەگەر و بێت و ژن نێتە لا یەکتری ژن نەتوانێ خۆی بکاتە هێزێک خۆی بکاتە ئیرادێک هەڵبەتە کۆمەلگاش هەر بەم شێوازامێنێ ئەوەی کە لە ڕۆژئاوای کوردستان هەیە ژن کردی بەو هێزەی کە هەیە بۆیە ئەبینین لە هەموو بنکەکانی خۆبەڕێوەبەری دیموکراتی لە ڕۆژئاوای کوردستانە ژن ڕۆڵی کاریگەری هەیە بەڵام لە باشووری کوردستانە بەداخەوە هەتاکو ئێستاکە ژن حزب حکومی ئەکا یاخود حزب ئاڕاستی ئەکا بۆیە ئەبێ ژنان بێنە لای یەکتری بتوانن ڕێخستنێکی جیاواز کە بە کۆی کۆمەلگا هەمویان بەیەکەوە ڕێخستنێکی جیاواز ئەنجام بدەن بۆی بتوانن ببنە هێزی بەدیل بەدیلی ئەم دەسەڵاتدارێتی کە هەیە بۆ ئەوەی باشووری کوردستان ڕزگاری بێ لە هەموو قەیرانەکان چی قەیرانی سیاسی بێ چی کۆمەڵایەتی بێ چی ئابووری بێت چی سەربازی بێت چونکە ئێمە ئەزانین قەیرانە سەربازیەکە لە هەر هەمووی خراپتر دوو هێزی جیاوازە چی هێزە ئاسایشەکەی هەیە چی هێزی پێشمەرگەی هەیە بەڵام لە ڕۆژئاوای کوردستانە ئەبینین بە پێچەوانەوە یەک هێزێکەیە ڕاستەکەی هەر کەمەنەتەوایەتیەک هەر ئێمە ناتوانین بڵێن کەمەنەتە هەر نەتەوەیەکی جیاواز خۆی هێزێکی تایبەتی هەیە بەڵام هەمویان لە چوارچەوەی یەک هێزدان ژن لەوێ ڕۆڵی کاریگەری ئەمە لێرە ژنیان کردەوە بە کاڵاکە کەواتە تۆ لێرە ئەم بەراوردانە زۆرن کە تۆ بتوانانی تەنانەت ئەتوانیت توێژینەوەیکی لەسەر دروست بکەیت بۆی بزانی خەلەلەکان لە باشووری کوردستانە لەکوێیە